هاوڕێیەکی خۆم هەیە، هاوسەری هەیە و مناڵی هەیە و کەسێک لە دوورەوە عاشقی بووە. ئەو هاوڕێم ئەڵێ ئایا من گوناحبار ئەبم کە ئەو کەسە عاشقی بووە بۆ نمونە؟ یعنی ئەم ماڵومێردیشی هەیە؟ بەڵێ ئەم ماڵومێردی هەیە بەس شەخصێک عاشقی ئەو هاوڕێم بووە، ئەڵێ هیچ گوناحێ لەسەر من هەیە؟ باشە بەچی ئەزانی عاشقی بووە؟ ڕێک دیارە پەیوەندی هەیە لەگەڵێ. مامۆستا پەیوەندیشتووە نییە، بە سوودفە لە شوێنێ لەگەڵ خوشکەکەیە بۆ ڕۆشتووە، ئەو کوڕا ئەو کچی بینیوە لەوێ عاشقی بووە، نەیزانی ئەو کچە هاوسەر هەیە و مناڵی هەیە. باشە کە عاشقی بووە بەچی ئەزانیە ئەم بەردەوام خۆشی ئەوێ؟ ئەبێ پەیوەندی خوشکەکەی لە وڵاتێکی تر ئەژی لەگەڵ خوشکەکەی لە هەمان جێگا ئیشی کردو بە خوشکەکەی وتووە. بە خوشکەکەی وتووە ئەمە گەورەترین بێئەدەبی کردووە جارێ. ئەم کوڕە کەسێکی بێئەدەبە، ئەگەر بێئەدەب نەبێ نایات ڕێگە بە ئافرەتێ بگرێ کە ماڵومێردی هەبێت و پاشان بڕوا لە ڕێگەی خوشکەکەیەوە بڵێ من حەزم لە خوشکەکەت کردووە، کەواتە ئەمە کەسێکی بێئەدەبە و ئەبێ لە ئەلفەوە تا یای سۆشیال میدیاکانی بلۆگ بکەیت و بە هیچ شێوازێک ئەو خوشکەشی ڕێگە نەدا جارێکی تر لەگەڵ یا قسە بکات، نابێ ڕێگە بدات نزیکی ئەو خوشکەشی بکەوێتەوە. باس مامۆستا پرسیاریشی ئەم ئەڵێ ئەمڕۆ ئەو عشق بازیێنە با چاکتان پێ بڵم زۆربەی هەرە زۆری ئەو پیاوانە ئیشی ئەو پیاوانەی کە شەهوەت بازن ها، بە تایبەت ئەگەر پیاوێکتان بینی حەزی لە ئافرەت یەکرد، ئەم ئافرەتە ماڵ و مناڵی هەبوو، ئەم ئافرەتە داوێن، ئەم پیاوە داوێن پیسە، ئەم پیاوە شەرواڵ پیسە، دوو لە ڕووی جەنابتان ئەمە سەگ و حەیوانیشی دەستکەوێ مەجالیان نادات. بۆیە ئەوە بکەنە یاسا هەر پیاوێک بە دوای ئافرەتی هاوسەردارە گەڕا حەزی لە ئافرەتێک کرد کە ئەم ئافرەتە ماڵ و مناڵی هەبوو، ئەوە بزانن ئەمە پیاوێکی شەرواڵ پیسە، چونکە پیاو ئەگەر مەبەستی بێت زەواج بکات ئەڕوا بە دوای ئافرەتێکا گەڕێ کە ئەم ئافرەتە مێردی نەبێت، ئیتر یا بێ هاوژین بێت یان کچ ئازە بێت، نەک بڕوات ڕێگە لە ئافرەتێ بگرێت کە ئەم ئافرەتە ماڵ و مناڵی هەیە، ئەم ئافرەتە مێردی هەیە. بۆیە ئەوانە بۆ خۆیان شەهوەت بازن، شەرواڵ پیسن، سەگ و حەیوانیشیان بۆ دەستکەوێ مەجالی نادەن. بەڵام ژن ئەبێ زۆر عاقڵ بێت و زۆر مرد بێت. باشە بە هیچ شێوازێک لە بەرچاو ئامۆزاکەت، پورزاکەت، هەر کەسێکی خزمی نزیکت مەیە دەمەتەقی لەگەڵا بکە و کراوەمە بە لەگەڵیە، قەت کراوەمە بە لەگەڵ پیاوە، بە ئەندازەیەک سنوورێکی بۆ دابنێ کە دوو ڕۆژت نەتوانێت بێئەدەبی بەرامبەرت بکات. عادەتەن بەخوای گەورە براژنت بێت، پورزات بێت، ئامۆزات بێت، دراوسێت بێت، هەر کەسێک بێت، ئەمە ناخی هەموو پیاوێکە کە ئەوەندە لەگەڵ یا کرایتەوە. باشە حکایەتت بۆی کرد، قسەت بۆ کرد، پێکەنین و ئیترها جاری وایە لە چکەکەت داکەنی دیکاتە سەر شام، ئیتر بە بیجامەوە لە بەردەم یا دابنیشیت، وردە وردە سوک ئەبی لە بەردەم ئەو پیاوەیە و ئەو پیاوەش هیچ شەهامەت و پیاوەتێکی لە بەرچاو ژنە نامێنێت، کە سوک بووی لە بەردەمیا ئیتر زۆر بە ئاسانی ئەتوانێت ڕاوت کات، زۆر بە ئاسانی نامەشت بۆ نێرێ، لە ڕێگەی تەلەفۆن و جارێ بە گاڵتۆگەب دەسی پێکات، بە نوکتە و بە قسەی خۆش دەسی پێکات، لەکوێی لە کوێنیت حتا ئەوەی کەوا وەکو مار پێتەوادات. جا بۆ خۆتان عاقڵ بن، هەزارەها ئافرەت ماڵی لێ تێک چوو، هەر کرد ئامۆزاکەی خۆی لێ تێکدا، باشە شوبراکەی خۆی لێ تێکدا، بەخوای گەورەشتی وایەت بۆ لامان کورە سەرس پێ بێ، ها بەخوا سەرس پێ بێ، ئەڵی بۆ خاتر خوا چۆن ئەم شتانە ڕۆدات. بەخوای گەورە زاوا حەزی لە خەسووی خۆی کردووە. باشە ئەم خەسووە بە شێوە جا تەمان خەسوەکە بەرچاو بووە، باشە بە شێوازێت یەکەڵی ئەم زاوایی بووە، هەر وەکو کوڕی خۆی ماچی کردووە، وەکو کوڕی خۆی تەسەڕوفاتی لەگەڵا کردووە، بە شێوازێکش لەگەڵ یا کراوەتەوە، ئیتر ئەم خەسووە هیچ شکۆ چۆن بڵێ قورساییەکی لە لای زاواکەی نەماوە، تا ئەوەی کەوا بۆتە نێچیرێکی زۆر ئاسان و ڕاوی کردووە. دوایی وای لە کردووە هۆگری خۆی کردووە، ماڵەکە دیاخوا هۆگری خۆی کردووە. مامۆسایەکی بەڕێز دەم شارەیە گیڕای وتی مامۆسا کوڕێ هاو بۆ لام وتی ژنەکەم تەلاق داوە، ئێستا بە تەمام خەسوو مارەکەم. کورەوتم هەی قوڕ بەسەرت، قوڕ بەسەر خۆت و خاوەنت، ئەوە دایکی تۆیە. وتی دەی وەڵام من لەبەر ئەوە تەلاقم داوە، ئیتیفاقمان کردەوە تۆتی کچەکەم تەلاق بە خۆم مارەکە. باشە وتی کچی ئەوم تەلاق داوە، ئیسا هاتوومە ئەوە چۆن چارەسەر کرد. یعنی وریا بن ها پیاو هەر ئەوەنە، یعنی پیاوی شەهوەت باز ئەڵێم، باشە ئەوانی کە لەخوا ناترسن، ئەوانی کەوا بە دوای ئافرەتە ئاگەڕێن، بەخوای گەورە خزم و کەس و کارش مەجال نادات، وریا بن، زۆر زۆر وریا بن. وەرە با بە هەموو ڕۆژێک کە خەڵکێکی خەمخۆر قسەت بۆ ناکات، یعنی ئەو شەریعەتە
بە ئاسا یعنی هەر لە خۆیەوە تۆتی نەزەڕ مەکەن قل للمؤمنين يغضوا من أبصارهم وقل للمؤمنات يغضضن من أبصارهن يعني تۆ بڵێ هەر لە خۆیەوە ئەم شتە هات بێت نە حیسابی بۆ ورترین شت کردووە لە گەورە و بۆ بچووک حسابی بۆ کردووە بەخوای گەورە هەر نەزەڕە ئینسان تووشی زیناکە هەر نەزەڕە ئافرەت تووشی خیانەتەکە پیا تووشی خیانەتەکە ماڵت لێ تێکەدات ئەی ئەگەر تۆ بە چاوی تەما حەوسەیری بەرامبەرەکەت نەکەی سەرنجی بەرامبەرەکەت ڕانەکێشیت ئەم زینایە بۆ دروستە بێت ئەگەر ئافرەت وەکو پیا و نەیاتە ناو دەمزەلامە و قسەی بۆ بکات و پێ بکەنێ بەدەمێوە ئەم پیاوە چۆن ئەتوانێ غیرەت یعنی چۆن غیرەت ئەیگرێت ڕێگە بەم ئافرەتە بگرێت بۆیە پیاوێک ئەگەر هاتە ناو دەست و دەمی ژنەوە و قسەی کرد و حیکایەتی بۆی کرد و پێکەنین و ئادی شایەترم بۆ تێکە و ژنەکەش بەدەمیەوە پێکەنی ئیتر ئامۆزایە پورزایە براژنە حەچیەکە ئیتر ئەم گوێ نادات ئەسەن بیر لەوەش ناکاتەوە بیر لەوە ناکاتەوە کە دوو ڕۆژتر ئەمە مەسیری ئەم ئیشە چی لێ دێت هەمیشە وتراوە پیاو لە دوو شتە چۆن بڵێ مەرگی خۆشی پێشەکات لە دوو شتە بۆ ئافرەت بۆ ماڵ بینیتانە خەڵک لەسەر ئافرەت حاشە لە ڕووی ئەو خوشکە بەڕێزانم ئەو پیاوە بەڕێزانیکەوە بینەری ئەم لایڤن یعنی لە کاتی زینایە یعنی سوور زانیوێتی مراقیبە یعنی چاودێریەکەن هەڕەشەی لێدراوە بەم گەڕەکەیانەی بە دەوری ئەو ئافرەتەیانەی گڕە مەوعیدیان داناوە هەردووکیان لەگەڵ یەکتریا لە کاتێکە هەڕەشەیان لێداوتیانە ئەتکوژی نەیتە ئەو کۆڵانەیە بە دەوری ئەو ئافرەتەنیایی ئەم کوڕە مەرگی خۆی کردوتە پێش ئەو مەسئلەیەوە هاتووە دوای کوڕەکەیان کوشتووە ئافرەتەکەشیان کوشتووە باشە و ماڵ بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم اتقوا الدنيا واتقوا النساء ڕێی قاچاق ڕێکی مەترسیدارە باشە تەقەت لێکەن خەڵک تایە کوژراوە ئەسب کوژراوە هەموو شتێ بەڵام ئەم کەسە بۆ ماڵ بۆ ئافرەت بۆ مەسەلەی شەهوەت ئامادەیە مەرگی خۆشی پێش بکات ئەمە کەسێک کە بە دوای دنیاوە بێ وێڵ بێ بە دوای دنیاوە هەموو ئامانج و هەدەفی ئەم ئینسانە تێرکردنی حەز و شەهوەتەکانی بێت بۆیە زۆر وریای خۆتان بن بە تایبەت لەم سەردەمەیە هیچ سەردەمیە بەقەت ئەم سەردەمە ئاسان نەبووە پیاو دەستی بگا بە ئافرەت ئافرەت دەستی بکا بە پیاو ئافرەتی شەروال داوێن پیس و پیاوی شەروال پیس لەم سەردەمەیە زۆر بە ئاسانی ئەتوانن دەستیان بگا بە یەکتری بە یەک کلیکە ئاوا کلیکێکەکە و دەستێکا بە بەرامبەرەکەی زۆر بە ئاسانی بۆی ئەبێ زۆر وریابن جاران ئەگە خەڵکێ بیویستایە تووشی داوێن پیسی و شەروال پیسی بیان شەروال پیسی بکات ئەسڵ لە شارەکەی خۆی دەستی ناکەوت ئەوانی کە تەمەنیان هێتیە گەل لەم قسەی من ئەگە شتێ وایە ئەیانەوت هی خوار بەغا باشە هی خوار بەغا کەواتە خەڵکی ئەم شارە لەم شارە ئافرەتێکی دەست ناکەوت بۆی داوێن پیسی لەگەڵا بکات ئەبوایە بڕۆشتایە بۆ بەغا باشە بەڵام ێسا لە ماڵەکەی خۆیەوە بە کلیکێک گەگات بەوەی کەوا مەبەستێتی بۆیە ئەبێ ئەو ئەپانەی بەکاری هێنن ئیتر تیکتۆکە ڤایبەرە واتسئاپە سناپە هەر شتێکتان هەیە ماسنجەرە هەر شتێکتان هەیە ئەبێ پرایڤیتی کەن بە خۆتان نێڵن خەڵکانێکی گورگ ئاسا بێن ملتان بشکێنن ئەبێ زۆر وریابن زۆر وریابن وەرە وەڵڵا من قەسەمەن بالله خەڵک باسی کردوتوتی مامۆسا لە کۆمێنتێکەوە تووشی داوێن پیسی بوومە لە کۆمێنتێکەوە ماڵی خێزانیم لێ تێکچوو هەر لە کۆمێنتێکەوە کەسێک هاتە ڕیپلەی سلام علیک تۆ خاتونیە بەڕێز دیاری ئەکرێت ژمارەکەت وەرگرم و ئەکرێت بزانم ناونیشانە لەکوێ ئیتر ئافرەتە بیعەقڵ جاری وای بیعەقڵە نازانێت یعنی چی بکات باشە شەیطان پێیەکە و ڕقابەت و دینەکەشی نییە بەس چۆن بڵێ بیبەسێتەوە بیگرێت لەو حرامە گەورەیە لە ڕێگەی یەک کۆمێنتێکەوە تووشی ئەو حرامە گەورەیە بوو ئیسا ماڵی لێ تێکچووە بۆیە زۆر وریابن نەک کۆمێنتی پیاو جواب دەنەوە نەک کۆمێنت بۆ پیاو بنووسن گۆرانی بێژەیە گۆرانی ئەڵەیە تۆ بۆچی بە پرۆفایلی خۆت کە هەموو خەڵکە زانێت تۆ پرۆفایلەکەت دیارە ناوەکەت دیارە وێنەت لێداوە بۆ ئەڕۆی کۆمێنتی بۆ نووسیت باشە بۆ ئەڕۆی چ پێویست دەکات بۆ ئەڕۆیت کۆمێنت بۆ کەسی تر ئەنووسیت کە سوور ئەزانی خەڵک دێتە ڕیپلەی و دوای تووشی خراپەت ئەکات یان کە کەسێک جوابی کۆمێنتەکەتە داتەوە بۆ دووبارە تۆ جوابێ دەیتەوە بۆ بەس پێم بڵێ بۆ خۆت زەرەرەکەیت